آرمانجن حکومت هرما کردستان کابینه نهم داشت بوی درست کردن پوندان گلک بینه اکشوان آرمانجا ایدی ریگری کردن لحیان بویه الوانجن کو پوند لهاتینه درست کردنش بلیویجی اتگل کنوکرن آوه و گلک مرم و آرمانجن دنجید کابینه دهه دا چه چاوره کردن امزریت البحثا کاریگری درست کردن وان پوندا بکین نوکه و پاشاروجه داد گل دکتر عمر حسن ما مستای زانکوی ام و مجاری بحثکین دکتر عمر تو گلک بخیر زور سپاس جارل دستپیکی از هست کم مادام من بحثا ریگریا لحیات کین بله من بحثا جهل استراتژی درست کردن پوند و بنداوا بله حتی چرا در حکومت هرما کردستان یا سرکفتی بویش عالیه زانستی و تلبجارتن وان جهان دکو پوند لهاتین درست کردن و پوند لهاتین درست کردن شی بله سپاس بۆ بەڕێستان سڵاو لە بینەران و بیسەرانتان و خۆم بە خۆشحاڵ دەزانم لەگەڵتان بەشدارم لە بابەتێکی هەستیارکە گفتوگۆی لەسەر دەکەین ئیمڕۆ لە ڕاستیدا بەوە دەست پێ دەکەم کە حکوومەتی هەرێمی کوردستان لە بەپێی پرنسیپە نێودەوڵەتیەکان هەڵسوکەوتی لەگەڵ ئەم بابەتە کردووە لەبەرەوەی ساڵی 2015 نەتەوە یەکگرتووەکان هەفتە ئامانجی دانا کە پێی دەگوت بەبۆ ناسراوە Sustainable Development Goals ئامانجەکانی گەشەپێدانی بەردەوام لە هەر یەک لە خاڵەکانی 6 و 12 و 13 باس لە ئیدارەدانی دەرامەتی ئاو دەکا بۆ دابینکردنی ژیانێکی خۆشبەخە ژیانێکی خۆشگوزەران بۆ هاوڵاتیان بۆیە بەڕاستی حکوومەتی هەرێم لەم ڕوانگەوە هەڵسوکەوتی لەگەڵ ئەم بابەتە کردەوە و هەروها لە ڕوانگەیەکی دیکەی زۆر هەستیارەوە هەڵسوکەوتی لەگەڵ ئەم بابەتە کردو ئەمیش ئەوەیە پارێزگاری بکاتن لە مافی نەوەکانی داهاتوو لەم سامانە گرینگە چکە بەڕاستی نەوت چەند گرینگە ئاو دوو بەقەت ئەمە گرینگە لە ڕووی استراتیجیەوە بۆیە حکوومەتی هەرێمی کوردستان دەتوانم بڵێم ئەگەر چی مقارنتن بە وڵاتان تۆزێک دواکەوت بوو بەڵام لەم کابینەدا خۆشبەختانە درچیان بەو مەترسیانە کرد کە لە ئەنجامی گۆڕانکاری ئاو هەواییەکان ڕوبەڕووی ئێمە دەبێتەوە سەبارەت بە هەڵبژاردننی شوێنەکان من دەتوانم بڵێم 100% حکوومەتی هەرێم سەرکەوتوو بۆ لە هەڵبژاردننی ئەم شوێنانە لەبەرەوەی خۆشبەختانە تۆپۆگرافیای هەرێمی کوردستان بە شێوەیەکە زۆر شوێنی شیاون بۆ بنیادنانی ئەم پۆندانە بەڵام خاڵێکی ئێمە دەبێتن لە بیرمان نەچێتن کە بەڕاستی ئیدارەدانی دەرامەتی ئاو ئیدارەدانەکەی لە دەسەڵاتی هەرێمەکاندا نییە بە پێی دەستوردا هاتووە دەسەڵاتێکی فیدرالی حەسرە بە هاوکاری لەگەڵ هەرێمەکان بەڕێوە دەبرێتنی ئیدارەدانی دەرامەتی ئاو حکوومەتی هەرێمی کوردستان دەتوانم لێرەدا بڵێم معجزەی خوڵقاندووە کە دەست پێشخەر بووە لەگەڵ ئەو هەموو بربەست و ئاستەنگانەی بەغدا دروستی دەکە بۆم بابەتە توانیوێتی 17 پرۆژە کە خۆی لە پۆند و بەنداوەکاندا دەبینێتەوە ئەنجامی بدات و بە تقریبا کاری زۆربیان بە تەواو هاتووە و بەغدا مەترسی هەیە لەم بابەتە بەڕاستی لە چیەوە لەبەرەوەی زۆربەی سەرچاوەکانی ئاوی عێراق لە هەرێمی کوردستانەوە سەرچاوە دەگرێتن و سبەی ڕۆژە لە داهاتوودا بەغدا دەبێتە ئەسیری دەستی ئێمە بەغدا ناوێری ئەو مزازەفەیە بکاتن کە ئێمە متحکم بین بە ئاوەکەی عێراق لەبەرەوەی کێشەکان بەڕوونی هەڵیداوە لە عێراق دکتور یعنی ئەس فێری بەس ئێماژە پێکی بەڵێ یعنی ئەوە حکوومەت هەرێمە کوردستانی کریژ بلی و ژبووی نفشێن داهاتی ئاف بە سامانە ئاوێ هەبت بەشکە ساڵی تایبەتیژی کاریگەری سەر ناوچەیەنمەین جودا جودا نەبن مەخۆ سەربەخۆ کرد عالیە ئیدارەدانا ئاوێ و سامانێن ئاوێژی بووی ساڵێن بەڵێ ئێستا تا ڕادەیەک حکوومەتی هەرێمی کوردستان سربەخۆیەکی باشی هەیە لەو ناحیەوە ئەگەر چی لە ئیدارەدان تۆزێک خەلەل هەیە تۆزێک خەلەل هەیە بۆ نمونە ئێمە بەنداوەکانمان بۆ نمونە ئەمیش نایگەڕێنەوە سەر خەلەلەکەی ناگەڕێنەوە بۆ هەرێمی کوردستان بۆ وەشی پێم گوتن بەعازی بەغداوە تەعامل لەگەڵ دەرامەتی ئاوی هەرێمی کوردستان دەکرێت بۆ نمونە بەنداوەکان ئێمە بەنداوی دۆکان بە نمونە دەینەوە 6.8 ملیار مەتر سێزە ئاو دەگرێتن پار 2 ملیاری تێدا مابووە ئێمە ئاماژەیە بەوەی کە ئیدارەدانێکی تەندروست نەدراوە بەڕاستیەکەن ئیدارەدانێکی تەندروست بدرێتن دەی بە شێوەیەک تەعامل لەگەڵ ئاوا بکرێت تا ساڵی داهات و بەش بکاتن بۆ کشت و کاڵ بۆ گەشت و گوزار بۆ زۆر ڕووی دیکەوە خاڵش دیکەی زۆر گرنگ هێ نابێ ئێمە ئەوەمان لە یاد بچێتن حکوومەتی هەرێم بەڕاستی بۆیە من بیدایەت بەوە دەستم پێکرد کە گوتم معجزەیەکی خوڵقاندووە لە ڕوانگەی ئەوەی ئێمە لە هەرێمی کوردستان 118 ئاوی سەرزەویمان ئیستیفادە لێ دەکرد ئەوی دیکەی هەموو بە فیرۆ دەڕۆی 182ەکەی دەرژاوە دیجلە و فرات و دەرژاوە کەنداوی عەرەبی بە فیرۆز بەڵام لە ڕۆژگاری ئیمڕۆماندا
بەڕاستی حکوومەتی هەرێم توانیوێتی ئەگەن ئەم حەفدە پرۆژەی هەر هەمووی تەواوی 182 ئاعتیمادمان لەسەر ئاوی سەرزەویە ئاوی ژێرزەوی پارێزراو دەبێتن مافی نەوەکانی داهاتووە بۆیان وەکو خۆی دەمێنێتەوە لە چکە ئێمە بەڕاستی هەموو زانایەکان و هەموو توێژینەکان پێمان دەڵێن منطقەی ئێمە و ڕۆژهەڵاتی ناوەڕاست ڕوبەڕووی گۆڕانکاریی ئاو هەوایی زۆر سەخت دەبێتەوە لە ئەنجامدا کۆتی ژینگەی سەر هەڵدەداتن کۆنچەکەش بە چه ئاراستەیەک دەبێتن لەو شوێنانی کە ڕوبەڕووی وشکە ساڵی سەخت دەبن و بەرەوە ئەف پێشبینەوە تەکردن بوو چەند ساڵێ دی ئەو مەترسیین حشک بینۆفچێ بەڵێ چەند مەترسیل سەر هەرێمە کوردستانی بخوژی هەنە بۆن پرۆژین هەنێ ئەم بشێن پارێزین سەبارەت بۆ چەند ساڵی دیکە پێشبینەکان دەڵێت تا 2030 بەڵامی ترەوە قابلی تەغیراتە بە خۆچکە بەرەو پێشوونی تەکنۆلۆژی بەڵێ بەرەو پێشوونی تەکنۆلۆژی زۆر فاکتەری دیکە وا دەکاتن مەترسیەکان کەمتر بێتەوە بەڵام پێشبینەکان پێمان دەڵێن 2030 هەندێک کەش پێمان دەڵێن تا 2050 ئەم مەترسیانە سەر هەڵدەدەن کۆچێک هەڵدەدات سەر هەڵدەدات کۆچەکە لەکوێ لەو ناوچانی ڕوبەڕووی وشکە ساڵی بۆ ناوچە شێدارەکان ئێمە لە هەرێمی کوردستان بە حکمەوەی 150 داهاتی ئاوی خۆمان لە ناو خۆی وڵاتدایە تا ڕادەیەک ئێمە مەترسیەکانمان لەسەر کەمترە بەڵام ئەو معنای ئەوە نە ئێمە پاڵی لێ بدەینەوە بۆ لەبەرەوەی یەکەمیان بەڕاستی لەلایەنی سیاسیەوە دەبینی ئیران 20 ڕووباری ئاراستەکانی گۆڕیوەتەوە بۆ ناو خاچی خۆی لێ ناگەڕ یەک قەترە ئاوما بۆ بێتن تورکیا پرۆژەی گاپی بنیاد ناوە 88 پرۆژەی ئاودێری و چاردە بەنداوە وای کردووە ئاستی ئاوی هاتوو بۆ ئێمە بە ڕێژێکی تەواودا بەزێتن حتا ئێستا زی بچووک تەسەوەر دەکەم لەو چەند ساڵەدا بۆ بکاتن دۆکان بەرەو وشکی بڕواتن بەنداوە گەورەیە ئەمە چییە مەسەلەکە ڕەتی بە سیاسەتی ئاوی وڵاتانی هاوسنووری ئێمەوە هەیە دکتۆر تەبەحسە زێ بچووک حتا دوکان ئەوانژی کرد بەڵێ کیشکن ئەو ڕووبار و بەندۆڤێن کو مەترسیین جددی سەر هەین چ گوهارینە ڕێراوی ئاوێ بەش وڵاتێن دەوروبەرن تێ مۆژە پێکردین و حتا عێراقی بخۆشی گەل ئیرانی و تورکیە و مەترسیین حشک بوونی سەر هەین بەڵێ ئەسڵەن ئێستا زۆربەی ڕووبارە سنووریەکانی ئەوی لە ئیرانەوە بۆ ئێمە دێتن ئەلوەندە و خانەقینەوەوان هەموو وشکی کردووە لەبەرەوەی ئیران تەواوان ئاوەکەی گۆڕیوەتەوە بۆ ناو خاچی خۆی دەیەوێتن دەریاسەکانی خۆی پێ ببوژێنێتەوە چکە کێشەی ژینگەی لەوێ سەری هەڵداوە ناچارە ئەمی جواب بکاتن و هەندێک جار وەکو وەرەقەی زەخت بەکارهێنراوە دژی ئێمە و هەروەها فراد ئێستا ئاستی ئاوی بەهۆی پرۆژەی گاپەوە تەواو دابەزی و هەرچەندە فراد زۆر تەسیر لەسەر ئێمە نیە لەسەر عێراقەیە بەڵام تەواو دابەزی کە ئاستی ئاو کەم دەکە کێشەی دیکێت سەر هەڵدەداتن کێشەکە بریتە لە پیسبوونی ئاو ئینجا ئاوکە کە ڕێژەی کەم دەبێتن ڕێژەی پیسبوون تێدا زیاد دەبێت واتە شیاو نابێتن بۆ بەکارهێنانی مرۆیی ئەمە لە بەڕاستی هەمووی کێشە و بربەستن جگەت شتێکی دیکە ئێمە لە هەرێمی کوردستان کە گوتم نابێت پاڵی لێ بدەینەوە ئێمە 2013 ژمارەی دانیشتوانم 4 ملیۆن کەس بوو لە ئێستادا نزیک 7 ملیۆن کەس بۆتینەوە ژمارەی دانیشتوان بە ڕێژەی نزیکی 140 تا 145 زیادی کردووە ئێمە دەبێتن هاوتای زیادبوونی ژمارەی دانیشتوان بڕی ئاوی خۆمان زیاد بکەین ئەگەر نا بەڕاستی لە هەموو ڕوویەک و ئێمەش دەکەوینە ژێری زۆنی نوکە ئەو بەندۆڤ پۆنتێنە دروستکردن و قۆناغە یەکێ قۆناغە گرنگە ژووی کو مەترسیەکەین بن گەل دروستکردنەوە پۆندا و بەندۆڤە چ دی پێتیڤە حکوومەتە هەرێمە کوردستانی ئەنجام بدات ئیدارەدانشی تەندروست بۆ ئەو ئاوەی کە گڵ دەدرێتەوە بەڕاستی چکە زۆر جاری وا هەیە مەسەڵەن ئێمە بە حکمەوەی ناوچەکەمان گەرمە بە هەڵمبوون زۆرە لەوانەیە ئاوەکە نەگاتە هاوین وشک دەکاتن یعنی دەبیتن لایەنی تەکنۆلۆژی زیاتر بەکاربێنێتن لە بۆ ئیدارەدانی دەرامەتی ئاوڕێەکەی نوێ بگریتە بەر بۆ کشت و کاڵ بۆ نمونە ئێستا لە هەموو جیهاندا سیستەمی دڵۆپاندن بەکاردێدرێتن بۆ کشت و کاڵکاری لای ئێمە نەخێر ئاودێریەکی زیادیش کە کێشەی بە خوێبوونی خاچمان بۆ دروست دەکات کۆمەڵێک شتی دیکە حکوومەت یاریم دەبێت پەیڕەوی بکە بۆ ئەوەی ئیدارەیەکی تەندروستی ئاو بدات جگە لەوە ئێمە شتێکی دیکە هەیە شاراوەیە نایبینین ئێمە توێژەران زیاتر درچی پێ دەکەین ئەویش ئەوەیە ئێمە بەداخەوە لە هەرێمی کوردستان بە هەدەردانێکی زۆری دەرامەتی ئاو هەیە لەبەرەوەی بە هەمووس بە پێی هەموو ستەندەرە نێودەوڵەتیەکان 1000 مەتر سێجا بۆ تاکێک ئەم تاکە واتە بڕی بڕەبەشی لە ئاو زامنە بەڵام ئێمە احتیمال لە تاکێک بۆ 2000 بەرز بێت و هێشتا بەشی نەکاتن یعنی بۆ نمونە دانراوە ڕۆژانە 250 لتر ئاو بەشی تاکێکە لە هەموو جیهاندا لە هەرێمی کوردستان ئێستا هێشتا کێشەی مەسەڵەن بێئاویمان هەیە لە گەڕەکەکان لە هاویندا ماڵعلم بڕی بەرهەم 400 لتر بۆ هەر تاکێک واتە 150 لتر بە هەدەر دەچێتن لێرەدا جگەل لەوەی کە ئاویش بەشی خەڵکەکە ناکاتن حکوومەت ناچارە بەرزی بکاتەوە بۆ 500 لتر بۆ هەر تاکێک لە ڕۆژێکدا بۆ ئەوەی هەموو گەڕەکەکان ئاوی بێتن ئێمە مشکلەکە ڕەبتی بەچیەوە ڕەبتی بەوە هەیە
تاک بە عقلانی تعامل لەگەڵ ئاو ناکاتن ئەم ئاوە بۆ پێداویستی ناوماڵدانراوە بۆ بەکرین هەر تاکەکی پێتیوی چەند لە 250 لتری ڕۆژانە. چەند تێکتا سەرفکردن لە کوردستانی 250 لتری ڕۆژانە ستاندەری نێودەوڵەتیە لە هەرێمی کوردستان 400 لتر ڕۆژانە ئینتاز دەکرێتن اینجا بەش ناکاتن زۆربەی گەڕەکەکان لە هاویندا بێ ئاوە کێشەکە لە چیدا کێشەکە لە یەک سیستەمی تەوزیعکردنی ئەو کێشەی تێدایە بەڕاستی ئەو تۆڕەکی کۆنا ئەو پرۆژین و کە دەستپێکرین حکوومەت هەرێمی کوردستان تا ئۆگەش ئەمە جێی شانازیە ئەمە جێی شانازیە مەوا دەکاتن بەپێی ئەو بڕێی ئینتاز دەکاتن ئاستی ئاو تا دە 15 ساڵی دیکە گەشەی دانیشتوان بەم شێوەیەش بەردەوام بکێشەی ئاو بنبڕ بکاتن لە هەولێر لە هەولێر وەزگەل لەوە من نابێت شتێکمان لە یاد بچێتن هەمووی احتیمادی ئەم پرۆژە لەسەر ئاوی سەرزەویە لەسەر ئاوی ژێرزەوی نییە ئەمەش خاڵێکی زۆر ئیجابیە لەبەرەوەی وەکو گوتم ئاوی ژێرزەوی نابێت دەستکاری بکرێت مەحاڵە ئیلا ئەگەن بڵێ لە تێنا دەخنچێ ئینجا و ئاوە بەڵێ چونکە تعویزکردنەوەی هەزار ساڵە هەزاران ساڵی پێویستە مەترسیەکان لە هەولێر بەڕاستی بەزەقی بەدیارکەوتبوو ئاستی ئاوی ژێرزەوی لە چەند مەترێکی کەمدا بەدیارەکەوت پرسیارە دومایکی بکەم گەلە جۆرەتۆتە بەحسکردن شیانێن هەین ئاوا ڕێبوارێکی بینین بەرەف هەولێر ببتە خوددان ڕێبوار و تشتێ تۆسە چیاندا ژالیە زانستی و ژالیە تەکنۆلۆژی و خۆی بەنسبەت ئەم خاڵە تقریبان دەشێتن ئەمە بکرێتن بەڵام بۆ لانی جوانکاری بەڵام بۆ ئەوەی تۆ ئیسیفادەی لێ بکەی بۆ بەکارهێنانی ناوماڵ نەخێر کۆمەڵێک پرۆسێسێ دەبی بەسەر ئاوی ئەو ڕووبارە دابێتن تاوەکو شیاو بێتن لە ماڵدا بەکاربێنێت لە فلتەرێشن و لە تعقیم بوو لە نازانم چی و گواستنەوە ئەوە کۆمەڵێک بەڕاستی خەرجەوەی زیاتر زیاترە بەڵام لە ئێستادا ئەوە پرۆژەکان باش بەرەو پێشچوونە جێگای دڵخۆشیە بەڕاستی کە دەبیندرێتن بەم شێوەیە احتیمال لەسەر ئاوی سەرزەوی دەکەین و تایبەتیژێ دەستپێکی پرۆژەی ئاواخێرا تایبەتیژی تۆڕێن ئاوێتنەوە گەڕەکەن هەولێردا دکتۆر عومەر حەسەن مامۆستای زانکوێت و گەلمە دەبووی گەلەک سپاس زۆر سپاس بۆ